بەڵێ سەبارەت بە گرێبەستکردنی 38,000 مامۆستا کە مامۆستایانە بێژ بوون لەلایەن سەرۆکوەزیران و بە بڕیاری سەرۆکوەزیران مەسرور بارزانی گرنگی ئەم پرۆسەیە لەگەڵ بەڕێز هەرێم جەمال شارەزای باری پەروەردە گفتوگۆکین کە لەگەڵ سلێمانیەوە لەگەڵماندا بەڕێز هەرێم سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش وێڕای قەیرانەکان و ئەو دۆخەی لە هەرێمی کوردستان هەیە ئەم بڕیاری سەرۆکوەزیران تا چەند گرنگ بوو بۆ مامۆستایانی وانە بێژ بە ناوی خوای گەورە و میهرەبان لێرەوە ئەمەوێ بڵم پڕ بەدڵ پیرۆزبایی لە هەمووانە بێژانی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی یەکێکە لەو دەستکەوتە گەورانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشکەشی کرد بە مامۆستایانی وانەبێژ چکە هەرمەگەر من بزانم مامۆستایانی وانەبێژ لە چی معانات و لە چی مەینەتیەکا بوون پێشووتر هیچ مامۆسایەکی وانەبێژ پێشتر خەمی ئەوەی هەبوو کە مامۆستایەک میلاک نەنێرنە شوێنی یان مامۆستایەکی تازە گەڕاوە لە ئیجازەی دایکایەتی یان لە ئیجازەی بیدون ڕاتب کاتێک دەگەڕێتەوە دەینێرن بەر قوتابخانەکەی ئەو نەکەوێ چونکە چانسی نەمانی مامۆستایی نە ئەمە بەڵام بە گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ بەڕاستی زەمانکردنیانە کە لە داهاتوودا ئەو مامۆستایانە لە ڕاژەکان بەردەوام بن و کاری مامۆستایانی بکەن بەڕاستی منەتوانم بڵم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەموو تەحەدیانەی کە بۆ کابینەکەی دروستکرا هەموو شە منم قسەیم کردووە هەر کەسێک هەر سەرۆکوەزیرانێکی تر لە جێ ئەو بایە نەیەتوانی بەرگەی ئەم بارودۆخانە بگرێت ئەو هەموو تەحەدیان ئەو هەموو تەحەدیانە بگرێت کە بەرامبەری دەکرێت هەر لە دروستبوونی کۆرۆنا و هەروەها دابەزینی نرخی نەوت و هەروەها خیانەتی ناوخۆیی و هەروەها دروستکردنی فشار لەسەر حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقیەوە و هەروەها وەستانی نەوت بەڵام جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ تەنها دەقەیەکیش نەوەستا لە خزمەتکردن و لە بەڵێنەکانی خۆی کە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دابوو بەڕاستی لەم کابینەیەدا بە تایبەتی لە بواری پەروەردەدا زۆر دەستکەوتی باش بەدیهاتوە هەر لە سەرەتای کابینەی نوێیەمدا توانرا زیاتر لە 5,088 مامۆستا بکرێتە هەمیشەیی کە ئەمە دەستکەوتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە سەرەتای کابینەدا و لە ئیستاشدا زیاتر لە 38,000 مامۆستای وانەبێژ بکرێتە گرێبەست بەبێ جیاوازی گرنگ ئەوەیە ئەو مامۆستایی کە لە ئیستادا ناوی لە ئیپەروەردە داغڵ کرابێت بۆیە لێرەوە جێی خۆیەتی دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێم و هەوڵەکانی وەزیری پەروەردە بکەم لەم کابینەیەدا بەڕاستی بۆ زانیاری بەڕێستان لە دوای دەستبەکاربوونی بەڵێ فەرموو گەلە جارە ئالیان هەوڵدان مامۆستایان و پەروەردەی گشتی بکار بینش بووی بەرژەوەندیان تا کەسییان ژیان حزبی ji bo ku êdî ragiştî biguhorin berevxirabtir ve birrewşê li her destpêk wê hetanu kejî dawî pêngav jî bi girêbestkirina wan mamostan êdî çi peyameke genîte wan aliyan ku şikist înayne nekarîne mamostan bikar bînin perwerdê bikar bînin ji bo berjandiyên xwe yên hizbî û yên kesî بەڕێزم زۆر هەوڵ هەبوو لە پێشووترا بۆ پەخستنی پەروەردە و لەم پەرخستنە بواری خوێندن لە هەرێمی کوردستانە بەڵام سوپاس بۆ خوا و سوپاس بۆ هەوڵەکانی سەرۆکی حکوومەت هەمیشە بەرامبەر ئەو لەمپەرانە وەستاونەتەوە حەز دەکەم کۆمەڵێ داتا بم بە بەڕێستان کە لەم کابینەیەدا کراوە بۆ پەروەردە لەم کابینەیەدا 126 قوتابخانە دروست کراوە زیاتر لە 1,750 قوتابخانە و باخچە نوێژن کراوەتەوە زیاتر لە 640 ژوور دروست کراوە بۆ قوتابخانەکان و هەروەها لەم کابینەیەدا بۆ پەروەردە دروستکردنی داتابەیسێکی گەورە بە ناوی سیستەمی ئیپەروەردە کە هەموو قوتابخانە و باخچە و خوێندن و دامەزراوە پەروەردەیەکانی کردو بە یەک سیستەم و بە یەکەوە بەسراوەتەوە و هەروەها بۆ زانیاری بەڕێستان
لەم کابینەیەدا زیاتر لە 100 ملیار دینار خەرج کراوە بۆ کڕینی پێداویستی قوتابخانەکان و هەروەها لەم کابینەیەدا زیاتر لە 133 قوتابخانەی سێدەوامی کە هەبووە پێشتر لە سەرەتای کابینە ئیستا 13 قوتابخانەی سێدەوامی هەیە و ئەمانە هەمووی دەستکەوتن لەم کابینەیە کراوە چونکە بەڕاستی و دروستی ئەوەی بەرامبەر بە حکومەتی هەرێم کراوە بەرامبەر هەر حکومەتێکی تر بکرایە باوتۆزی نامە ئەوەندە بەرەنگە ئەوەندە لەمپەڕ و کێشە بۆ حکومەتی هەرێم دروست کراوە بۆ هیچ حکومەتێکی تر دروست نەکراوە بەڵام سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان پیاوێکی خاوەن بەڵێن و خاوەن کردارە کەم قسە ئەکا زۆر ئیش ئەکات و هەر حەزەکەم بۆ یەکەم جار لە کەی 24ەوە ئەم زانیاریە پێشکەش بە هاوڵاتیانی بەڕێزکەم هەر لەم کابینەیە زیاتر لە 6,000 دووموچە و سێموچە لە وەزارەتی پەروەردە ببڕێ نەهێڵڕێ یعنی بەڕاستی دەستکەوتی ئەم کابینەیە لە بواری پەروەردەدا دەستکەوتەکان زۆر زۆرن هەر بۆ زانیاری بەڕێستان پارساڵ زیاتر لە 58,000 ڕەحلە کراوە بۆ قوتابخانەکان بێژگە لەو هەموو پرۆژەی کە کراوە لە قوتابخانە و لە پەروەردە لەم سنوورەدا بۆیە بەڕاستی و دروستی جێی خۆیەتی لێرەوە سوپاسی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە بکەم کە هەوڵەکانیان بەردەوام بن بۆ پێشخستنی پەروەردە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی ئەم بڕیاری سەرۆکوەزیران تا چەند خزمەت بە پرۆسەی پەروەردە و فێرکردنەکە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا خزمەتێکی زۆر بە پرۆسەی خوێندن دەکات چونکە وەکو باسم کرد ئێستا حالێن مامۆستایانی وانە بێژ لە پێشووترا وەکو بناغەیەکی پەروەردە دادەنران چونکە بە تایبەتی لە دەرەوەی شار لە قەزا و ناحیەکان مامۆستایانی وانە بێژ بناغەی پەروەردە و دڵی پەروەردەن لەبەرەوە کارێکی زۆر بەجێ بوو و ئەمە لێرا بە تیرێ دوو نیشانیشکان یەکەم جارێکی تر پرۆسەی پەروەردە لەو سنوورە دەێنێتەوە سەر پێی خۆی و خاڵێکی تر ئەو تەحەدیانەی کە خەڵکی لایەنی دەرەوەی حکومەتی هەرێم هەمیشە حکومەتی هەرێمیان بەوە تاوانبار دەکرد کە گوایە حکومەتی هەرێم ئەوەندەی خەریکی تاعیناتە یان دامەزراندنە لە بواری سەربازیە ئەوەندە گرنگی بە مەدەنی نادا بەڵام چونکە ئەوان بێئاگان لە کار و پرۆژەکانی حکومەتی هەرێم نەحەقیان ناگرم ئەم قسانە دەکەن بەڵام هەر لەم کابینەیەدا زیاد لە 5,088 مامۆستا لە هەمیشەییەوە لە گرێبەستەوە کراون بە هەمیشەیی زیاد لە 38,000 مامۆستا لەوانە بێژەوە کراون بە گرێبەست ئەمە بەدەر لەوەی کە لە بابەت لە وەزارەتە مەدەنیەکانی تردا زۆر کار و پرۆژەی تر کراون بە تایبەتی بە پێی پێویستی لە ئیدارە سەربەخۆیەکانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین خەڵک بە پێی پێویستی تاعین کراوە و خەڵک بە پێی پێویستی کراوە بە گرێبەست بۆیە دەمەوێت لێرەوە ئەو تۆمەتانە ئەو بوهتانانە کە کراوە بە کابینەی نوێمی حکومەتی هەرێم بە درۆ بخەمەوە کە پێیان بڵم کابینەی حکومەتی هەرێم بە تایبەتی کابینەی جەنابی سەرۆکی حکومەت کابینەیەکی پڕ دەستکەوت و پڕ خزمەت بووە ئیمڕۆ داتاکان قسە ئەکەن هەر لە خۆمانەوە پێ هەڵدان ناکەین بە سەرۆکی حکومەتی هەرێمدا سەر عەرجی تایبەتیی کاریگەری ئەوان بڕیارە تایبەتی سەر پرۆسەیە پەروەردەیش هەمی ئالیەکە بەهەبە ڕێز هەرێم جەمال شەڕەزەی بوارێ پەروەردە پاکی ڕاستەخۆش سلێمانێت گەلمەدا بوون گەلک سپاس بووە سپاس